سەبارەت بەو ڕووداوانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە پەڵکانە ڕوویدا من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم دەبێت و گفتوگۆ زیاتر لەگەڵ ئەو دەکەم. کاک شاخەوان ئەم کاتتان باش. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 ساڵ نییە باس لە کێشە و ئاڵۆزەکان لە پەڵکانە نەکرێ و عەرەبی هاوردە نێتیاوێ و چارەسەرەکانیش هەمووی کاتین. ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی ئەم کێشانە لە پەڵکانە دووبارە نەبنەوە هیچ نەبێت چارەسەر ببێت؟ وەڵە زۆر سپاس کاک کۆڤان. ئەوەی کە دەکرێت ئێستا ئەوەی دوو ڕۆژی ڕابردوو کرا هەموو ئەمانە چارەسەری کاتین و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم ڕووداوانە بەردەوام بوونە و ماوە ناماوە لە کاتی جوودکردن ڕێگایان پێگرن و لە کاتی دوورونەوە ڕێگایان پێگرن، بۆیە هەموومیشە ئێمە دەبێت لەسەر خەت بین بۆی کە نێڵین تعدایان لێ بکرێ و وای لێ هاتۆ بەڕاستی من خەڵکی گوندەکە دوێن ڕۆژی یەکەمی جەژن کە کاکە هەڵۆ تەلەفۆنی بۆم کرد لە ناو پەڵکانەوە، دوای دەشتی ئاغا تەلەفۆنی بۆم، کاکە فەرهاد تەلەفۆنی کرد، ینی ناوی خەڵکی گوندەکەشم لەبەر کردووە. تەنانەت دوای لێ هاتوو لە ناو کۆبوونەوەشم کەوان تەلەفۆنەکەن دەرەچم چونکە دەزانم گرفتیان هەیە معاناتیانێ تعدایان لێکرێ. پەیوەندیم لەگەڵ قیادەی عەمەلیات کرد کە دەخول بکەن نێڵن کێشەکە گەورە بێتەوە. جێگیری قیادەی عەمەلیاتیان دانا تەخویلیان کرد بۆ ئەو مۆزوعەوە ئەم بابەتانەی کە ئێمە ئەیکەین ڕێگریکردنێکی کاتیە و لە هەمووی گرنگتر لەسەر مۆزوعی پەڵکانە و تەواوی ناوچەکانێتی لەسەر بابەتی خاک جەنابی سەرۆک بارزانی هەمیشە لەسەر خەتە خۆی و پێشتریش پەیامێکی دا بە عادل عەبدولمەهدی ئەم کێشانە کە هەبوو بەڕێز عادل عەبدولمەهدی لە ساڵی 2018 پێی گوت کە لەسەر هیچ شەڕ نەبێ لەسەر زەوی و خاک دەبێ و ئەوەی کە دوێنێ جەنابی سەرۆک وەزیران بە منی وت هەمان ئەو پەیامە بوو کە ڕێگە نادەین خەڵکی ئێمە دەستدرێژی بکرێتە سەر. جەنابی کاک مەسعود بارزانی تاکی دەسەر ئەوە کردەوە کە من دوێنێ لەگەڵ جەنابیان قسەم کرد ڕێگە نادەین خەڵکی ئێمە دەستدرێژی بکرێتە سەر، دەبێ ئەمە لە لای ئەوان وازەح بێ. ڕاستە پەیوەندیەکی باشمانەیە ڕێ ئەرکەوتن و لێک تێگەیشتن هەیە، بەڵام ئەمە ناکاتاوەی کە مەجال بدرێت دەستدرێژی بکرێتە سەر خەڵکی ئێمە. طبعاً غیابی هێز لە ناوچەکە ناتەواوی تەوازن لە ناتەوازنی لە هێزا لە ناوچەکە و نەبوونی کورد وای کردووە کە ئەو هێزەگەر ئێمەش بینێرین بۆ نیوانگیری ڕەنگە یا هێزەکە لە بەرەوەی خەڵکی منتیقەکەرین شارەزانین و نایزان کە ئەمانە تعریبن هاتوون یا بە جۆرە لە جۆرەکان لە بەرەوەی زابط و ئەفسەری کوردی تیانە هەم کوردەکان بە تەرەفی بەرامبەری بخوێننەوە و هەم ئەوانیش ئەو دۆسۆزیان نەبێ بۆی ئەرکەکەیان ئەرکێکی نیشتیمانی ببینن، بۆیە ئەم گرفتانە دروستە بێ. بەڵام بەگشتی کێشەی ئەو ناوچانە بەو شێوە چارەسەر ناکرێت. دەرفەتی یەکجار گەورە لە بەردەم کورد هەبووە، لە بەردەم حیزبەکانی ئێمە هەبووە، دەبوو پێشتر ئەم بابەتە عیلاج بکرێت کە ئێمە حاکم بووینە و دەسەڵاتدار بووین پێداگیریمان بکردایە. ئەوەی کە ئێسایکەین چەند ساڵی پێشووتر بمان کردایە کە ئێمە خۆمان لێوە هێز بووینە دڵنیا بن زۆر بە ئاسانتر ئەکرا، چکە ئێستا زۆر چوونەتە پێشەوە و کاتە دەکرا باشتریش چارەسەری کێشەکان بکرێت. چارەسەری ڕیشەی ئەوەیە کە پوچەڵکردنەوەی قەرارەکانی مسقیاس سەورەیە. لیژنەی شوێنی شیمال بە قەرارێکی حکومی دەکرێت و قەراراتی مسقیاس سەورەش مەشروعێکی قانونیە کە لە حکوومەتەوە بێ لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ. خۆشبەختانە بۆ یەکەم جارە لە پێکێنانی حکوومەتی ئەم جارە بابەتی زەوی کشتتوکاڵەکان بووەتە بەشێک لە وەرەقەی سیاسی و دەنگی لەسەر درراوە لە ناو پەرلەمان و بەشێکە لە منهاجی وەزاری. پێشتر باسی مادی 140 کرد بەگشتی کە چۆن چارەسەر بکرێ عیلاج بکرێت. بۆ یەکەم جارە بابەتی زەوی کشتتوکاڵەکان بە خاڵێک هاتووە لە ضمنی وەرەقەی ئیتفاقی سیاسی تەحالفی ئیدارەی دەوڵەت بۆ پێکێنانی حکوومەت و لە کۆبوونەوەی تەحالفی ئیدارەی دەوڵەت ئەو بەڕێزانی کە لێوێ لە قیادەی خەتی یەکەم کە لێوێ بەشدار بوون و بەرپرسانی کوردیشی لێبوو. لە ماڵ هادی ئامری منم بابەتەم باس کرد کە پێش ماوەیەک بلەی سەر ڕێگەیان لێگردن کە ئاودان بکەن وتم ناکرێ ئێمە لێرە باسی هەندێک مەوزوعەکەین کە مەوزوعی هەرە گرنگ بەلای ئێمەوە تەهدیدی سلمی ئاسایشی کۆمەڵایەتیە لە کەرکووک کە بابەتی تەعریب و هاوردەکانەوە کی خەریکە کێشەیەکی گەورە دروستە بێ دەبێت ڕێگری بکەین لە بەردەم شەڕێک کە دوای ناوی بنێن شەڕی کورد و عەرەب کە شەڕی کورد و عەرەب نییە بەڵکو شەڕی بەعسیەکان و هاوردەکان لەگەڵ خەڵکی ئێمەیە. زۆر باش. ئەم بابەتە لە دوای جەژن لە کۆبوونەوەی تەحالفی ئیدارەی دەوڵەت جارێکی تر باسیەکەینەوە. حەلی جەزری ئەوەیە کە ئەم مەشروعە بێتەوە پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکەین. ئێستا زەمینە لەبارە چونکە عەرەبەکان بە قەرەبوو ڕازی بوونە، یەکەم جارە بە قەرەبوو ڕازیە بن. بەنسبەت ئێمە تەخسیسکردنی پارەکەی چۆنێ بە شێوازیەکە بێ زۆر گرنگ نییە. مادام ئێستا ئەو ئەرزیە هەیە دەبێ هەوڵ بدەین
مەشروعەکە بێتە پەرلەمان گەیشتە لای من لە پەرلەمان و کاتە ئاسان ئەتوانین بەزووی سەرۆک کۆمار کووردە، جێگری سەرۆک وەزیران کووردە، جێگری سەرۆکی پەرلەمان کە بەڕێستان هەر کوردن، چەند وەزیرێک لە بەغدا هەن کوردن، وەزیری داد کووردە، بە هەمووتان ناتوان ئەم کێشەیە چارەسەر بکەن. کاکە خۆی ئێمە لێوێ نەبین چیان لێەکەن، ڕەنگە تعدایان لێ بکەن، ڕەنگە نێلن فەلاحەت بکەن، ڕەنگە ئەوە من بۆ خۆم شخصیەڵم ینی لە ئێستاوە خۆم حازر کرد دەزانم دوای 15 ڕۆژتر مشکلیان بۆ دروستە بێ بۆی کە بیدورنەوە ئەرزەکانیان کێشیان بۆ دروستەکەن دیسان بێت تەلەفۆن بکەم وەکو ساڵان موافقیان بۆ وەرگرم و حمایەتیان بکەم تا و کاتەی دەدورێتەوە و من بە بەرپرسیاتی خۆم ێزانم بارکی سەرشانیە زانم کە خزمەتیان بکەم یارمەتیان بدەم وە پێشیان وتە شەو و ڕۆژێ مە لە خزمەتتانین ئەمە ئەیکەین شتێکی ئانیە بۆ ئەوەیە کە ئەو خەڵکە گرفتەکانیان بە شێوەیەکی کاتی چارەسەر بکەین حالی جەزری مۆزوعی پرۆژه یاساکەیە پرۆژه یاساکە دەبێت برادران ئێمە محاولە بکەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بێتێکی لە پرۆژانەی کە حکوومەت بۆ پەرلەمانی دەنێرێت جناب تزانین لەبەرەوەی کە فەقەرەیەکی تایە گەر ئەو فەقەرە نەبووایە ئێمە ئەو یاسایانی کە لە پەرلەمان ئیقرارەکرێن بۆی جناب و بینەرانیش بزانن پرۆژه یاسا یا لە سەرۆکایەتی کۆمار دێت یا لە سەرۆکایەتی حکوومەت دێ یا ئێمە وەکو مقتەرەحی قانون ئامادەیەکەین و لای خۆمانەوە دەریەکەن ئەوەی کە لای خۆمانەوە دەرەکە دەبێت جەنبەی مالی تێدا نەبێ بەڵام لە بەرەوەی مە قەرەبووی تایە دەبێت حکوومەت بینێرێ بۆ یاسایەک دەرنەچێت سەقەت بێ چاوەڕێکن حکوومەت بینێرێ و لە کۆبوونەوەی داهاتوش دیسان لەگەڵ سەرۆک وەزیران قساکەین وە من دوێنێکە قسەم لەگەڵی کرد لەسەر بابەتی پەڵکانە زۆر مستەجیب بوو و وتیشی ڕێگە نادەین لە پەڵکانە تادا لە هاوڵاتیانی کورد بکرێ و محاولاکەین کە کێشەکە چارەسەر بکەین زۆر باشە ئەمانە هەمووی شتی کاتین شتی جەزری ئەوەیە کە پرۆژه یاساکە پچەڵ بکرێتەوە باشە لێک تێگەیشتن هەیە ڕێکەوتنێک لە نێوان حکوومەت هەرێم و حکوومەتی عراقیە هەیە ئایا هیچ هەوڵێک هەیە بەم جۆرە کارانە ئاستەنگ بۆ ڕێکەوتنانە دروست بکرێت ئەمانە دەستی لە پشتە زۆر جار باسی ڕاکان جبوریەکەن بەڕاستی ڕاکان جبوریەوە ئاکان ئەو خەڵکتری لە پشتەوەی ئەو کارانەکەن بە تاکید هەوڵ هەیە بۆ لە باربردننی ئەو لێک تێگەیشتنە ئەو تەفاهمی کە دروست بووە لە نێوان هەردوو لایە تاوان کۆمەڵی خەڵک مستەفیدن لە زەعزەعەی استقلالی سیاسی لە عێراق بە شێوەیەکی گشتی نەک مەبەستم نێوان هەرێم و بەغدایە چونکە ئەگەر بیئەیەکی تەندروست و ڕێکوپێک و لێک تێگەشتن لە ناو لایەنەکان دروست بێ بواری خەڵکی گەندەڵ کەمترە بێت چاویان زیاتر لەسرە بێ ئەو خەڵکە گەندەڵانی کە لە ماوەی ڕابردوو فەشلیان هێناوە لە حکومڕانی عێراق ئێساش هەوڵ دەدەن بە جۆرە لە جۆرەکان کێشەکان دروست بکرێ ئاستەنگەکان دروست بکرێت چونکە چەند یاسا سەروەر بێ و عێراق دام و دەستگاکانی یاسایی بن ئەوەندە مەجال لە بەردەم خەڵکە گەندەڵەکەیە تەسکە بێتەوە بەڵێ ڕاکانی شێکێکە لەو خەڵکە گەندەڵانەی کە معدل محاولەی کێشاکە لە کەرکووک و هەوڵی دووبەرەکی داوە بەڵام ئێستا دەستی ڕاکانمان بڕیەوە ڕاکان هیچ دەورێکی لەوێ نەماوە چکە نەقیادی عملات بە قسەی ئەو بواە دەبوو یەک کوردی لێ نەمێنێت چکە کتابێکی ڕاکانم لەلایە تەوجیهی قیادەی عملیاتی کردووە کە هەموو ئەو خانوانەی کە کورد لێی نییە بۆ نمونە پێشمەرگەی ئاساییشە دەرچووە کتابێکی کردو بە قیادەی عملیات کە ئەو ماڵانە عەرەبی لە جێدابرن ینی سیاسەتی تعریب بەردەوام بێ لە ڕێگەی بەغداوە لە ڕێگەی قیادەی عملیاتەوە ئەو نووسراوی ڕاکانم ڕاگرت و کاری پێ ناکرێت بۆیە ڕاکان تەواو دوورخراوەتەوە نالین هیچ دەورێکی لەم پرسانە هەبێ ئەوەی کە هەیە تەسەڕوفاتی فەردیە بۆ نمونە من دوێنە لەگەڵ سەرگوزانی عێراقیش باسم کرد وتم یەکێک لە کێشەکانی پەڵکانە ئەوەیە کە فەرقەی هەشت گەندەڵن بەناو ناوێنم هێناوتم فەرقەی هەشت لەوێ گەندەڵن ڕێگە بە مەڕووماڵاتە دەن لە سنووری مووسڵەوە بێتە سەر زەویەکانی کورد و لەسەر زەوی کورد بلەوەڕێک ئەمە کەس ئەمە قبول ناکە لە بەردەوی من وردەکاری منتیقەکەم لایە و بە زوویش دەیگەێنمە قیادەکان ڕەنگە ڕاکان لە دوای چوونەوەی ئێمە بۆ کەرکووک ئەو دەوری نەمابێ نەتوانێت بە کەیف خۆی تەسەڕف بکە یا خۆفشار لەسەر ئەوانی ئێمە دروستکات ڕاکان زیاتر لەلای ئەو کە خەڵکانە دەوری هەیە کە پرۆژەی لێوەرەگرن و پرۆژەی لێوەردەگرن و دەیفرۆشتن و شەریکین بەلای ئێمە نە قیمەتی هەیە نەدەیڵین دەوری هەبێ وانە دەیشێڵین ئەو مەجای هەبێ لە دوای چنەوەی ئێمە بە تایبەتی باسەکەم باش دکتۆر جیاواز لە پرسی کەرکووک ئەگەر زانیاریتان هەبێ نەوتی هەرێمی کوردستان کەی لە ڕێگەی تورکیاوە هەناردە دەکرێتەوە هیچ زانیاریتان هەیە لەسەر ئەم بابەتە
طبعا بۆی گرێ بەستێکە بێ لە نێوان یاخود شروعی تورکیا شەبوو لەم بابەتەوە کو تەرەفی سێەم سەرۆکوەزیرانی عێراق چاوەڕێ ئەوانی کرد ئەو با بڵێن خاڵانی لایەن تورکیاوە هات حکوومەتی عێراق قبولی کردووە و فەرمانیشی کردووە بە هەناردەکردنی نەوت واتە حکوومەت ڕەزامەندی داوە بەوەی کە نەوتەکان هەردە بکرێتەوە و لە کۆبنەوە زۆر بە سەراحەت باسی لەوە کرد کە تاخیربوونی هەناردەکردنی نەوت کۆمەڵە زەرەر لە عێراقەدا یەک لەوانە ئەوە کەوێتە بەرامبەر ئیلتیزامێکی قانونی بۆ دابینکردنی موچەی خەڵکی کوردستان 400,000 بەرمیل نەوت لە موازنەی 2023 دانراوە و کۆی ئەو ڕقەمەی کە هاتووە بودجەی تەخمینی کە بۆ داهاتی ناوخۆی عێراق کە داهاتی نەوتی نزیکەی 170 تریلیۆن دینارە ئەمە حیسابی ئەو 400,000 بەرمیلیان کردووە بە نەچوونی ئەمە کاریگەری لەسەر ڕقەمەکانی موازنەشەکە بۆی ئەوانش پەلەن کە بڕاتەوە کێشەیەکە بوو لەسەر بابەتی ئەو مەسرفەی کە ئیداعی ئیراداتی نەفتی لێکرێت ئەوی چارەسەر کراوە ینی تەنها ماوەتەوە ڕێکاری ئەوەی کە چۆن دەست بە هەناردەکردنەکەی بکرێەوە هەم ئەمری هەیە هەم ڕێکارە فەنیەکانیش تەواو بوونە. پێشبینی دەکەن کەی هەناردە بکرێت هیچ وادێک دیاری کراوە؟ ینی ڕەنگە لە هەر لە حەزەیەکە بڕیاری ئەوە بدرێت. زۆر باشە. ئێستا بارەت بە 400 ملیارەکە لەبوو پێش دەژن بکرێت. بەڵێ 400 ملیارەکە گەیشتووە نەگەیشتوە چووکە بڕیاری لێ درراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیار لە نادنی ئەو 400 ملیارە درراوە گەیشتووە نەگەیشتووە ئەگەر نەگەیشتووە کەی دەگات بڕیاری لەسەر دراوە بەڵام ئەو بڕیارە دەچێت ئامانەی ئامە و دەبێتەوە بڕیار و دەچێتە مقڕاتی ئیجتیماعی مجلسراوە دەچێتەوە مالیە ئیتر چۆن ئیطلاقی و پاراکە ئەوە اجراتێکی ئیداری و وەزیرەکانی ئێمە لە حکوومەت متابعەکەن بەجددی تاو کاتی پارەکەگاوە 400 ملیارەکە کافی نییە لە ئێستاە ئێمە داوای ئەومان کردووە کە کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە لە مانگێک نزیکە بینەوە و داهاتی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچە نەوت بووە ئێستا کە نەوتەکە نەماوە حکوومەتی عێراق دەبێ موچەی خەڵک بدا و ئیلتیزامێکی ئەخلاقی و قانونی لەسەر حکوومەتی یاسای عێراقەکە موچە بدات و کاتەی نەوتەکە دەڕاتەوە و داهاتی نەوتی دێتەوە حکوومەتی هەرێم دەتوانێت خۆی موچەی هاوڵاتیانی خۆی بداتە و کاتە ئێمە داواکەین کە لە دوای جەژنە بە فەرمی داوا لە سەرۆکوەزیرانەکەین کە موچەی مانگێک بە کاملی ڕەوانەی هەرێم بکات چونکە هەرێم داهاتی نەوتی بە تەواوی لێ بڕاوە و ناتوانێت موچەی فەرمانبەرانی دابین بکات. پێتان وایە وەڵامێکی ئیجابیان هەبێت؟ دەبێت ئیجابی بێت چونکە هیچ حەلێکی ترینیە خۆ فەرمانبەران لێ ناگەڕی بەو شێوە بەبێ موچە تۆ موچەکەت بڕێتەوە سەبەبی حکوومەتی هەرێم نەی بڕێتەوە سەبەبی کە هەناردەکردنی نەوتت ڕاگردووە کە ڕادگردووە دەبێت لە بەرامبەر قەربووی ئەو فەرمانبەرانە بکەیتەوە. زۆر باشە سپاس بۆ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی.